ئەکرم تۆ ببری من چی بکەم بێ پول و پارە ڕوو بکەمە کوێ بێلا نەخۆم باجی زارا کچی هەرمێ وای هەرمێ وەرە بەلامەوە بزانە چیم لێ قەوما باجی زارا ئەزانی لەکوێ گوێم لە دەنگە کچی بوو هەرمێ وای هەرمێ وای لە من قەوما وە یاخوا لە کەس نەقەومێ باجی زارا خوا نەکات تۆ بۆ واکەی بۆ خاتری خوا بەخوا ئیشەڵڵا چاکە بێ بۆچی وا دڵی خۆ سەخڵەت کردووە هەرمێ ئەکرم نەبابە مرێ ئەکرە ببڕۆ پیاوە جوانەکە بڕۆ خوا نەکاتە تۆ قسەی باش بکە دوعای خێری بۆ بکە ئیشەڵڵا باشە بێ بەس وەڵی شتێک هەیە نازانم چۆن پێتی بڵێم چیە دەی پێم بڵێ چییە ئەزانی چێتی چیەتی ئەوە ماڵەکە دەوەرت لە دواوە بڕ تۆ بۆ پێشم نەکەویە دیوتە فەڕاش پێشم دیر بکەوێ خۆمە دایرە نییە دەبڕۆ وەی هەرمێ ڕەفیقەکانی هاتن مدیرەکەیەتی یاخوا بە قێر بێن سەر چا بەشکەم چاوێکی بێ بکێ چاوی هەڵێنێ فەرمووە لە ژوورەوە براژن ناوی خوا بێنە خوا دەردیاوە و دەرمانی ژەیە وەڵی قوتما عیلاجەکەی لای منە ئەمە چی عیلاجەکەی بێنێ بەیانی نییە براژن دوو خیار چەمەری بۆ بتوێنەرەوانێ نەختی ڕشکە و شمڵی یەک سوراحی بەناشتا بیێرێ عەلەمی نامێنێ کەی بایی ئەوانە ماوە ئەسە و مەساجە هەیە منی پاڵیانە بۆ دەکەن ئەو کەن بە مێوەڕۆن کورە کاکە عیب و شوورەی مەساجێکی بۆ خاتری و خاوەکەی لە ڕێکیەوە یا ماوەتەوە عیلاجەکەی لای منە یەک کەڵە شاخی بۆ بکەن براژن عیبی نامێنێ بەخواجی بۆ بگرێ من بۆ یەکەم بەخوا بەس من نەزانم ئەمە کێشەکەی چییە چییە؟ ئەوە جنی هەیە براژن بە یارمەتی جەنابە من لە دایرە ئیجتیماعم هەیە بێ بڕۆم وەڵی من ئیجتیماعم نییە شەمبیلا من چاکەم لەسەر تەباخێ نەمکردو گڕ بگرێ ئەمە عقوبە مەیە وەڵا عقوبە نایم لێرە وەڵی براژن من ئەو نەفایلم بەجێشتۆ لە دایرە بێ بسمەوە تەواویکەم زۆر لەسەر مەکەوێم وەڵی وانێ براژن ئەمە لە کاتی داوامە هەر ئیش ناکات جانە خوازارە دوای داوام لە کەسمان ناڕوین لەبەرجێی مەیەڵن ئەڵیم هەرمێگیان عیلاجەکەی لای کێیە چارەسەری ئەمە تەنها لای سوبحێفەنیە باشە ڕۆڵا هەڵە تۆ ناڵێم ئەو کچاڵێم سوبحێفەنی لەکوێیە یەکێکتان لەگەڵم وەرن ئەچن ئەیهێنین جەنابی مدیر لەگەڵتایە من چۆنە بێ بێشی یەکێکتان بچن یا تو یا سامان ئەخە من فەڕاشم وا داوای چایەکە ئێمەنیش مدیرە چا ناخۆم سامان جان تۆ لەگەڵ یا بچۆ چی مەسرەفیشی تێچوو عایدی منە باشە باشە بەسەر چاخ